تۆزێک لەمە پێش لە شوێنێک بووین لە سەدا هەشتا داشکاندنیان کردبوو. سڵاوتان لێبێت ئەمڕۆ بەیەکەوە هاتوون لێرە شت بکڕن ئاگادار بوون کە ئەمڕۆ بلاک فرایدێ و داشکاندن لە شتەکان نەکراوە. سڵاو لە ئێوەش ڕاستی نەمانزانی بوو کە ئەمڕۆ بلاک فرایدەیە هەر هاتبووین بۆ ئەوەی بازاڕیەکی پشکۆلە بکەین و بزانین وەرزی تازە چی هاتووە و بەتایبەت بۆ جلی خوری و چاکەت. ئێستا ئەزانن کە بلاک فرایدەیە چی شتێکی دیاریکراو هەیە مارکەیەک دیاریکراو هەیە ئەمڕۆ بتانەوێت لەم داشکان نەبیکڕن. لە ڕاستیدا بۆ ئەوەی بڵین کە مارکەیەکی دیاریکراو هەیە نەخێر هەر هاتین بە شێوازێکی گشتی سەیری شتەکان بکەین بۆیە بزانین کە لەکوێ چیمان بەدڵ بوو بیکڕین ئەگینا بۆ ئەوەی بڵین زۆر دیاریکراو بێت نەخێر. ساڵانە گرنگی بەم شەوە دەن بەم ڕۆژە دەن ئەتانوێ لەم کاتەیە ئەو کاڵایانی کە پێویستانە بیکڕن. ئەگەر ئاگادار بین بەڵێ و هەنێک شوێن هەیە بە تایبەتی لە شوێنی بابەتی جوانکاریەکانە بۆ بلاک فرایدەی شتی داشکاندنی زۆر باش ئەکرێت و لە جێی خۆیەتی و ئەم ساڵیش کە بینیمان ئەمڕۆیە و لە شوێنی دوکانی جلەکانە هەنێک شوێن هەیە دوو بۆ سێ شوێن بوو سەردانیمانکردن بەڕاستی نرخەکان لە جێگەی خۆیان نابوون. تا چەند داشکانەکان بە دڵتانە ئەو کاڵانەی کە پێویستان بۆ پرسیارتان کردووە نرخەکانی داشکانی بۆ کراوە. بەپێی خۆیان تۆزێک لەمە پێش لە شوێنێک بووین لە سەدا هەشتا داشکاندنیان کردبوو شوێنەکەمان بە ینی شتەکانیان باش بوو و نرخەکانی شۆکەوتم گونجاو بوون. چیتان کڕی و ئەو پێداویستیانە چی بوون کە ئەمڕۆ ویستان بیکڕن. وەکو پێشتر ئاماژەم پێەیە شتەکانی کە ویستمان بلوزی خوری بەتایبەت هەنێک شتی زستانەی تر ئەگەر ملپێچێکی جوانی شتی جوانی تیا بوو ئەوانەی کە کڕیمانن من ئەو شتێکە خۆم بۆ خۆم دۆزیەوە چاکەتێکی زستانە بوو و هێشتا ئەگەڕین بەڵام شتەکانمان لە شوێنێکی تردانەوە ئێستا.